ڕاستە ڕەنگە زۆربەی زۆرمان ئەو کاتە زۆرەی کە بە ڕۆژوو ئەبینتیایە ڕەنگە کەمێک هیلاکیمان بۆ دروستکات لە کاتی شکاندنی ڕۆژۆکە کاتێککە بەربانگەکەینەوە حەزەکەین چی لەسەر سفرەکە دانراوە بخۆین سەحەر یاخود حەزەکەین ئاوێکی زۆر شەربەتێکی زۆر شیرینیەکی زۆر بخۆین جا ئێمە ئەمڕۆ لە ئەم تەوەرەمانە گفتوگۆ لەسەر ئەوە ئەەکەین با بزانین کاریگەری ڕۆژوو بۆ تەواوی ئەو کەسانین کە ڕۆژوو ئەگرن کاریگەریەک لەسەر جستیان دروستەکەوە هەروها باز لە سیستمێکی تەندروستی خۆراک ئەەکەین لە کاتێکا کە تۆ بە ڕۆژوو ئەبی بە چ شێوازێک پێویستە نامخۆی ئەو سیستمە تەندروستە پێویستەکە چۆنچۆنی بێ بگومان بۆ کۆمەڵی لە کەسەکانش ڕەنگە نەخۆشیێکی دیاریکراویان هەبێ نەخۆشی درێژخایانیان لەگەڵا بێ ڕەنگە ئەمان کەمێکی لاکتر بن لە کاتی ڕۆژوگرتنە بۆیە ئەمڕۆ قسە لەسەر تەواوی ئەم بابەتانە ئەەکەین با بزانین ئەوانیش پێویستەکە ئاگاداری چی بن لە خواردن و خواردنەوەکانیانە و هەروەها لە کاتی ڕۆژوگرتنەکانە پێویستیان بە چییە لەسەر ئەم بابەتانە بە شێوازێکی ورد گفتوگۆیەکی چڕوپڕەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر زانا ئەحمەد کە بەڕێزیان پسپۆڕی زانستی خۆراکن فەرمو دکتۆرگا بەخێر بێ دکتۆر زانا بەیانی باش دکتۆرگا بەخێر بێ خێر بێ سەرچاوە خێر سپاس بۆ بەڕێزت خێر بێ سەرچاوەدارین جەنابیشت باش بیت دکتۆر با هەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆ ئەو کەسانی کە ئێستا لە مانگی ڕەمەزانی پیرۆزین زۆربەی زۆرمان بە ڕۆژوو ئەبین بۆ ئەو کەسانی کە بە ڕۆژوو ئەبن سیستمێکی تەندروستی خۆراکدانێن لە تەواوی مانگەکە لەو ڕۆژانی کە بە ڕۆژوو ئەبن و ڕۆژۆکان نشکێنن پێویستەکە بە چ شێوازە بێ ئەم سیستمە بەڵێ طبعا ئەگەر پێشوە حەزەکەم ئەو کۆڵی تعلیق بن لەسەر قسەکەمانە ئەگەر بێت و ڕاپرسی بکەین ناو خەڵکە لە مانگی ڕەمەزاندا کە خۆڵکە هەمان زانین کاریگەری ڕۆژوو کاریگەریکی زۆر چاکی لەسەر دابزین کێش و لە هەمان کاتە بە تایبەتی لەسەر تەندروستی گشتی بەڵام ئەگەر بێت و بە پێچوانەوە ئەگەر ڕاپرسی بکەین ناو خەڵکە بڵێ مانگی ڕەمەزان چەند کیلۆ دابزیویت بە تەئکیدی بە لە ساڵ 95 خەڵکەڵەوە 2 کیلۆ یا 3 کیلۆ زیادم کردم طبعا کارێکی زۆر پێچوانێت بە عکسی ئەوە ئەڕواکەتەوە 30 ڕۆژ خۆت هیلاکەکەیت و ڕۆژوویەکی تەواو ئەگری کە بەلای کەمێ ئێستا حالیان 15 بە 16 ساعت ڕۆژوو کە ئەو هەموو کاریگەری سوود تەندروستانی هەیە بەڵام بەبەرچی زیادەکەیت لەبەرەوەی کەوا لە کاتی بەربانگە بە هەرچی خواردنی ناتەندروستە و بە شێوازی ناتەندروست ڕۆژەکانمانشکێنین ئەمە وای کردووە نادیرن یەکێ بینیکەوە تأکیدم لە ساڵ پێنج کەمتریش دەخەڵ کە وەزی دابڵێ بەعکس لە کاتی ڕەمەزانە 2 کیلۆ زیادەکەیتون جا دکتۆر ئێمە زۆر جار ئەبینین لەسەر خوانی بەربانگ زۆرێک لەو خواردنانە دایانرێت کە شیرینە واتە کاربۆهایدراتێکی یەکجار زۆری تایە و زۆرێک لە کەسەکانیش ئەڵێن بۆ نمونە هەر بە قسەکە جەنابی 15-16 ساعت هیچم نەخواردووە بۆ قەرەبووکردنەوەی با بڵێن ئەم نەخواردنە با کۆمەڵک لەم خواردنانە بخۆن کە لە ماوەیەکی کەم لە باڵێن قەبارێکی کەم لەوانەیە بتوانێت بۆم قەرەبوو بکاتەوە هەر بۆیە خوڕمایتیا هەیە ئەمە سروشتیە بامی و زلوبیا و هەموو ئەمانەیتیا هەیە ئەمانە دکتۆر بەڕاستی تا چەند جێی بۆ بکەیتەوە چونکە بتەوێت نەتەوێت حەزی کەسەکانی شەیە بۆ لەم جۆرە لە خواردنانە زانی چۆنی لە کەلتوری ئێمەوە نەکە ئێمە زۆربەی کۆمەڵەکانی کە خەڵکی کە لە کەلتورێکمانەیە کە لە مشکمانە کە ئەگەر بێت و بۆ ماوەی 5 ساعت نان نەخۆین وەزانە تووشی کەشێکی تەندروستی دێن بینەما ئەگەر بێتە بە شێوەیەکی گشتی سەر لەشی مرۆڤ بکەین بۆ نمونە مرۆڤێکی مامناوەند مەسەن لە حەجمی منە مەسەن بۆ نمونە نەقڵەوە بێ نەزعیفی بۆ نمونە بەلای کەمێ لە بینی 70 بۆ 80,000 کیلۆ کالۆری بە شێوەی چۆری لەشتا هەیە ئەم 70,000 کیلۆ کالۆری بە ڕێیتە بەشکی بەرگی چەندێکگرێت بەرگی مانگ زیاتر ئەگەریکە نان نەخوات ئەمە شێوەیەکی کلاسیە یان کەم نانە هەر هیچ نەخوات بۆ نمونە یعنی ڕقمی قیاسی و کۆڵە گینس ڕکۆردی بۆ نەخواردن یاخوو بە ڕۆژوو بوون کابراکی سکۆتلندیە ناوی کابراکی سکۆتلندی ناوکەم بیر ناکەوێتەوە 382 ڕۆژ لە 60ەکانە نانی نەخوارد ئەم کابرای تقریبا 250 کیلۆ بوو دوایەوە هەرچی ڕێگە زانستیەکانیان بۆ بەکاری ناکەوە بێتەوە ئەوەی کەوا بتوانین وەزنی دابەزین نەیتوانیمانم دوای پەیڕەویان با بڵێن ڤیتامین و شتەکانی پێ ئەدرا بە تەکیدی پەیڕەوی جۆرێک لە ڕژەمی تەندروستیان بۆ کرد کە ڕۆژووی زانستی کە ئاو بخواتەوە قاو و چای ئەخوارد خۆی ئەڵێت باشە بۆ ماوەی 382 دانە ڕۆژ نانی نەخوارد ڕقمی قیاسی هەموو عالەمیشکان کە زیاتر لە تقریبا 13 بە 14 مانگ کامانە نزیک 130 بە 140 کیلۆ دابەزی و
تا نەوەکان ژیان لە نزیکی نەوەکانی تر بە جۆرە لە شتێکی تر ینی کۆچ دوایی کردومانە لەبەرەوە مرۆڤ زۆر لەوە بەهێزتر ینی گەر ملاحظ بکەی سەحرخان مەسەن ئینسان ئەگەڕۆنە 10,000 ساڵ لەمە پێشوە بۆ نمونە لە زۆربەی کاتی زستانەکانە بۆ نمونە ئەو کاتانێکەوە بەفرێکی زۆر بارێ و لەو شوێنانە وەسایلی اتصالات و کۆیسەن نەبووە وەسایلی پەیوەندیکردنیش نەبووە بەو شێوەیە خواردن لە شوێنێک بۆ شوێنێکی نەگەیتوانرەوە ئەگەر لە شارێکی وەکو سنەی کوردستانی ڕۆژهەڵات مەسەڵەن بۆ نمونە گرانیە بوو بێت ناچار تا گەشت بینە سلێمانیا هەولێر تو خزانی بە 2 مانگ 3 مانگ ئەو خۆراکە نانتوان جاریکە لەبەر زۆربەی کات لە چیا بوون لە ڕۆژووبوو نابوون ڕۆژووی زانستی ئاویان خواردتۆمانە لەبەرەوە مرۆڤ ئێمە بەغەڵت گەشتوینەتە ئەو قەناعەتێکەوە ئەگەر بێت و ژەمەیە دوژەم نەخۆین وەزانە تووشی کەشی تەندروستی بین هەمومان بۆیە و قسەی تۆش ڕاستە لەو منطەلقەوە بیرەکەینەوە وكربات تعويزي يعني ما حجز صعدنا من نخوار باتو شي شي تندرسي بحياتي تو شي تندرسي نابين او ما ليك كوا دزبرين بو همو او خوار دمن يعني كوالكاتي سرسفري بربانا كهيتش بيكاتي كي تندرسي خوراكيت يعني بالكو تنها كالوريه كما دائما خواردن كاين بدو بشو يعني كالوري كي بيس ولا شو بو جولو حركه بو زيد شراكي لشتو ميتابوليزم بلا نهمان كتاوي كزوز ضروره ماكرو نيوترينت كان يعني ويك فيتامين كانوا لقل كانزا كانوا اما انك زور مهم ترن دوي كواتنها تو خواردن خوي كالوري تيابي بون مثلا كولايك خوي سارديك خوي شربتك خوي مشان همي شيء تنها همي بطاطي حتى شربتي يعني امريكا من بالم فريش ومانا تداوت العصاره هرشي الرشاله هرشي فيتامين زوربي زوري وهرشي مثلا كان هم اللي لا بردو تنها شي ماوتو شكراو كيماوتو شكراو ختماو رنگ ريجي كي زورتريشي بون منتو غير برتقالك خو ياخذ سبب خوي بو شربتك رنگ بيوست بكيلويك بلام قاعده بالتاكيد اگر هر بت بي خوي هر برتقالك خوي كزوز باشترا لو برتقالك همو سوده تندرستكاني بشوي فيتامينو لقل مينرال كان اخو كان زكان اخو تمانا بلام كتو خسر او بابته وهر وهذا هند جار نك شربتك قرميش اكري بون من يسك او شربتك البازار اخوين شربتي طبيعي نعوي كلا نقطوها وشوشايا ومثلا مالين تصدر سطو معنا زور بان بعملينا الروشتون مثلا قرم كردنا بوكو تعقيم كردنا معنا فيتامين سي اخو فيتامين سي كيلو فيتامين دي كزوز زور روجانا بيس بيت تكون لاشي بروف ناتو انا خزنيكا بروف دائما ابي الري خوراكو بي خويتو معنا زور حساسه بعمل قرم كردنا بروف زور بي زور هيك كان ما ناتشارل شيء كان بشوي الصناعي مثلا فيتامين سي تي كان زور بي كان مثلا اردي خومان اردي سبي مثلا مولنا كدسكاري كراوه بمجموعه مواد كيميائيه وفوسفور ومعنا سبي اكلته ومعنا لانجامي امانه زوربي زوري هرشي فيتامين كانوا هرشي رشال وهرشي كان زكان اللي كراوتو تنها او ماوتو برتي الجلوكوز وكو الشكراوي كي دسكاري كراو ماوتو ناتشارشي لكن انجاين بمواد صناعي فيتامين كان بيكاني تي كانوا فيتامين دي تي امشانا قط او انش قط جاجي اشتكماني ل زانسي خوراكه بيت باي افيلابيلتي يعني تشنيك لو بابته ياخو لو موادانا اتشت لشتو هلا مجريو شويني خوي اجريت دائما قد شويني سروشتكي وانا اجريت يعني بون من اجر 500 ملغ فيتامين سي بخوي بون من بشوي حبه كزور بيان مثلا تجارين بشوي كي زور وكوليت صناعي ودسكاري كراون ناقات اوي كوا 50 ملغ كبشوي كالرمو كاهو بروكولي وقرنبيط او مثلا او فيتامين سي خوي صدر صد سروشتيه وصدر صد زور بي زوري اربعه شني خوي باشا دكتور استعماني كجنابت باسط كر ايم چون لا بربانج وهر وهل تنانت پارشويشه جيبو بكينوا وتاخورنا كان شي بباشا بالضبط خوارنا كان باشتريش تو كم شت للروي جورو لروي جورو بهموش يدير كون له مو كارب صوصي كربوهيدرات كان يا خوتواني بلين زوزر كمي كينو اگر بلاي كمي اگر دو كسماني اگر ملاحظتان كبير زور بخلق كسا مشيار ولا موضوع كاز زور بخلق مثلا برودا با رجيم خوراكي كيتوسس كباشتين رجيم برودا بزين كيشو تندرسي قشتي او كسيك كيتوسس زكات اتوانت هر لسر انك خوي بردوام بك روجك بشكينه بتشوريه تندرستەکان و هەمان کاتە لەگەڵ پرۆتینی تەندروست و دوورکەوێتەوە لە کاربۆهیدرێتەکان ئەو کەسانی کەوا کیتۆسس ناکەن زۆر ئاساییە تەنها ئەوەیە مهمترین شتەوەیەکەوە دوورکەونەوە بە شێوەیەکی زۆر لە
شەکر دەستکاری کراوەکان یاخۆ کاربۆهایدرێتی ئاڵۆز خۆن مەسن کاربۆهایدرێتی ئاڵۆز وەکو چێ بۆ نمونەوەکو نیسکێنەیەک بۆ نمونە نیسک نۆک مەسەن ناتوانیمانە بخۆی پاقلە ئەمانە کاربۆهایدرێتی ئاڵۆز فەرقی چیە لەگەڵ کاربۆهایدرێتی دەستکاری کراوە یەکەم هەموو سوودە تەندروستەکانی تایە کە بریتین لە مەسەر بۆ نمونە ڤایتامین و کانزاکان و لە هەمان کاتیشە ئەو کاربۆهایدرێتی کە تیانە بە شێوەی ئاڵۆزە ینی کاتێکی ئەوێت تا هەر سەکرێ و لەت ئەبێت و ئەبێتەوە شەکری تاک ینی مەسەن مۆنۆساکراید تا ئەڕاتە خوێن لەبەرەوە لە ئەنجامێمە شەکری خوێن بە کەمی بەرزەکەنەوە باشە یان تۆ گەر نیسکێنەیە بخۆی لەگەڵ بۆ نمونە شەربەتێکی مێوژە خۆی تۆمانە یاخۆ بۆ نمونە نۆکایە بخۆی لەگەڵ نانێکی سپی کە خۆی تۆمانە ئەگەر ملاحظەی بەرزبوونەوەی ئێمە شتێکمانە پێێتە گلاسیمیک ئیندێکس یاخۆ ڕادەی کۆڵی خێرایی بەرزبوونەوەی شەکری خوێن ئەوە تەحدیدەکات چەندێک تۆ لە شت کوێتە ئەو حاڵەتی کەوا چاوری کۆکاتەوەمانە چکە بۆ ئەمە بێت هۆی بەرزبوونەوەی هۆرمۆن ئینسولین هۆرمۆن ئینسولینیش هۆرمۆنێکە کەوا دائیمەن لە شتەخاتە حاڵەتی کۆکردنەوەی چاوری هەرچەندێ کالۆرەکانیشی کەمە بێت یعنی ڕەبتی بەوە نیە مەسەن نمونە ئەگەر ئەم هاوڵی جەنابەت مەسەن نمونە لە تۆ کەمتریش بخوا بەڵام زۆربەی خواردنەکانی کاربۆهایدرێت بەڵام تۆ زۆرتریش لەو بخۆی بە زۆربەی خواردنەکان چاوری تەندروست لەگەڵ پرۆتین تەندروستە هەر ئەو زیاتر لەشی چاوری کۆکاتەوە وەلو تۆ دوو ئۆنێ ئەویش لە کالۆریە خواردتە چکە بۆ تەنها کالۆری لە حساب نییە لە وەکۆڵی لە هاوکێشەی زیادبوونی کێشە بەڵکو لە ڕووی هۆرمۆنیەوە ئێمە پێویستە هۆرمۆن ئینسولین کە کاریگەریی زۆر خراپی هەیە بۆ ئەوەی مجموعەیەکی زۆر کێشەی تەندروستی دروستەکە و لە هەمان کاتە لە شتەخاتە ستۆرینگ مۆد یاخۆ کۆکردنەوە خەزنکردن بۆیە پێویستە بە هەموو شێوەیەک واز بێنین لە ئەو خۆراکانە دوو کە زۆر زەرورە ئەوش بێتێ لە تایمینگەکە ملاحظە بکە لە کاتی وەکوڵی کاتی ڕۆژوشکانەکەمان و بەربانکەمان کە ملاحظە بکە ئێمە لەوان لە 10 دقە بۆ چارێکە نادیرن ینی لە کۆمەلگای ئێمە مثلا بۆ کۆمەڵگەکانی کا مثلا لە حەزە بکەیت لەسەر مێزی نان خواردن بە شێوەیەکی خاو نان ئەخۆن جاروای ساعتی پێچێت خۆت سەفەری کردووە زانی مثلا لە بعض شوێن زۆر بە شێوەیەکی خاو جاروای پارویەک بە دقەیە 2 دقە جوان ئەی وختێزانی زۆر کەمە خۆن ئێمە لەم حدودی 10 دقە بۆ چارێکێکە تقریبا هەموو سێ وەجبەکە کە نانی بەیانی نیوەڕۆ ئێوارێ هەرچێکیکردن لە ماوەی 10 دقە یا چارێکێکە ناو گەدەمانم ئەم کاریگەریی زۆر خراپێ گەدەت هێشتا بە تەواوەتی و کۆڵی شرنکی کردو و مەسەن چۆتەوە یەک هیچ استعدادی ئەوەی نییە ئەو هەموو خۆراکە لە ماوەی یەک چارێکێک یا خودە دقە هەمووی تێکەی بێجگە لە کواڵەتی خراپی خۆراک کاریگەریەک دروستەکە دکتۆر لەسەر کەسەکە چ کاریگەریەک لەسەری دروستەکە لە ماوەیەکی زۆر کەمە بەشی سێژەمەکە خواردنەکەی کەمە کالۆریکی زۆر جاروای 2000 بۆ 3000 کیلو کالۆری مانگ 10 دقەکەتە ناو گەدەتەوە ئەبێتەوەی ئازاری معدەیە گەم لە حەزە بکەی بۆ لەبەرەوەی کەوا لەشت هەرچی خوێن هەیە دڵت پێویستە زیاتر پەمپی خوێن کات و لە شوێنە زۆرتی پێویستە گەدە پێویستە بۆ هەرسکردن لەبەرەوە لە هی دەماخت کەمە بێتەوە لە هی هەموو بەشەکانی کرد لە شکەمێتەوە لە حەزە بکە تااقەتی هیچی نامێنێت تووشی برین فۆگەبی یەکسەر هۆرمۆنی ئینسولینی بەرز بێت کە هۆرمۆنی ئینسولینی بەرز بوو بێتاقەتی بێهێزی تەمەڵی حەز ناکەی و حتا ئەگەر لەو کاتانە شتێکیت پێ برسن هەموو وەزایفەکانی دەماخت داوەزت یعنی لە حەزە کە لە دوای بەربانە لە هەموو کەس بێنەوە شتێکی پێرە بیخوێنە تااقەتی نییە تااقەتی هەستێت و تااقەتی بڕا بۆ ئیش خەویە یەکسەر هەست بە هیلاکەتیەکە بێهێزی ئەەکەی هەست بە ماندویی ئەەکەی ئەمە ئەو کاریگەری خراپانەیەکەوا لە کاتێکا بە شێوەیەکی زۆر سریع تۆ ڕۆژەکەت ئەشکێری زۆر خواردنەوەی ئاوچی دروستەکات چکە ڕەنگە زۆربەی کات ئەمەش دروست بێت لە لای خەڵکی بۆ ماوەیەکی زۆر ئاوی نەخواردۆتەوە زۆر تینوێتی ڕەنگە شەربەت بخواتەوە ماستاو بێ ئاو بێ هەمی بە دوای یەکە ئەمان چ کاریگەری ئەوش ئەبێتە هۆی ئەوەی گەلێتە ئاڵسێنێ و لە هەمان کاتە ئاو زۆر خواردنەوە تەسیراتی ئەوەی هەیە کە تەخفیفی هەموو ئەسیریتی ناو گەدەتەکەوەخو تەشەوەکانی ناو گەدەت خاوەکات کە خاوی کردەوە خاصن بڕێکی زۆریش خۆزانی پرۆتینە چۆرەکان چوری پرۆتینەکەی خۆی نەمانە لە ئەنجامی ئەمە طبعاً توانای گەدەمان بۆ هەرسکردنی چکە پێویستی بەو ترشەوەی خۆتانزان ترشەتی ناو گەدە زۆر بەهێزە ینی هەندێک جار پێچەکە ئەگاتە 1.5 لە بەعزە شوێنە لە ڕووی کیمیاوی ئەمەنە زۆر ینی گۆشت ئەتوێنێتەوە لەبەرەوەی ئەو ترشێتی زۆر پێویستمان پێێتی بۆ دووشت یەکەم بۆ هەرسکردنی پرۆتینەکان و لە هەمان کاتا بۆ هەڵمژینی ئەو کانزا قرسەکانی وەکو زینک و ئاسن و زینک و ئاسن و مەگنیسیۆم و کالسیۆمەمانە لەبەر لە هەردوو حاڵتەکە گەدەمان هیلاکە بێ یەکەم ناتوانێت توانای هەڵمژینی کەمە بێتەوە دوم لە هەمان کاتە ناتوانێت هەرسی ئەو خۆراکانە بکات لە ئەنجامە بێتەوەی مەغەس و ئازاری ناو گەدە و بێهێزی و بێتاقەتی و ئەم شتانە و کاریگەری زۆر خراپی جا دکتۆر بەردەوامیش ئەوترێت بۆ منە کۆمەڵێک لە شەکرە
سروشتیەکان وەک خورما ئەمانە جێکی بۆ بکرێتەوە لە ژەمە خواردنەکانە ئەگەر کەسی وە حەزی لە بابەتی شیرینی بوو. جا ئێستا لانەیە بۆ کەسانێکە نەخۆشی درێژخایەنیان هەیە تۆزێک بابەتەکە قورستر بێت. بۆ ئەمان چی بکەن لە کاتی بەربانگا؟ ڕاستەکە خۆی ئەگەر بین لەسەر میوەکان شەکری فرۆکتۆزە ئەمە ئەو شەکری کە ئەی خۆین بە بزانین دوونەوە زۆرتر ئەو خواردنەکەی خۆین دوونەوە شەکرمانەیە گلوکۆزە ئەوەی کە زۆرتر لە دانەوێڵەکانە هەیە مەسەن بۆ من لە گەنم و برنج و جۆ و ئەم شتانە هەیە ئەمە زۆر زوو هەرسەکرێ و بە شێوەیەکی گشتی لەشت هەموو ماسوولکانی لەشت و هەموو خانەکانی لەشت توانای هەرسکردنیانەیە لەبەرەوە گەر تۆ بۆ لە پارچە نان خوارد یا تۆزە برنج و خوارد و لە هەمان کاتە توانی جوڵە و حرەکەمانە بوو هەرسەکرێت بەڵام بەداخەوە شەکری فرۆکتۆز جۆرێکی ترە یەکەم نیسبەی شیرینەکەی چەنەها جار لە شەکری گلوکۆز شیرینترە فرۆکتۆز ئەو خاڵسەتەی هەیەکەوە تەنها لە جگەری مرۆڤ هەرسەکرێت هیچ شوێنێکی کاری ناکرێت کەواتە چەندێ فرۆکتۆزە خۆی هەمووی ئەبێ بە وەکۆڵی بارگرانیە لەسەر جگەرت فرۆکتۆز لە هەرچی شەکری ناو میوەکانە لە خورما و مۆز و پرتەقاڵ و لالەنگی و هەرچی میوەکان زۆر خواردنی ئەمانەش کاریگەری خراپ دروست دەکات بۆ کاریگەری خراپەکەی ئەوەیەکی سێمە سەری لۆدێکە خاتسەوە خو بارگرانیە خات سەر جگەرت و پێشەوەی کە یعنی هەرچی میتابۆلیزمی زۆربەی زۆری پێکاتە خۆراکیەکانی کە ئەوەسێت وەکوایەتەوە بۆ نمونە بەشێکی VIP تێ و بەشێکی نۆرماڵ هەیە بۆ نمونە چەند میوانێکی تێ VIP چەند میوانێکی تێ نۆرماڵ دائما بە هەموو شێوەیەک هەموو ئەوانی کە ئەوەسێنیت بەس احتمام بە VIPەکانە لە هەمان شێوە فرۆکتۆز بەشێکی VIP لە ناو جگەری مرۆڤ بۆ میتابۆلیزم لە ئەنجامی ئەوە هەتا شەکری فرۆکتۆزەکە نەتوانێت هەرسکە بەهۆی هەندێک ئەنزایمە کە پێوتە فرۆکتۆکاینەیز ئەوانی کە ئێمالەکە لە ئەنجامی ئەوانی کە وەسان بۆ نۆ شەکرەکانی کە خواردی لەگەڵیا هەمووی هیچ پاسوەیەکیکەی بۆ نییە وکۆ هیچ ڕێگە بەرێکیکەی بۆ نیە تەنها ئەوە بێت کە بەهۆی عملی کۆ پێوتێت لاپۆجانسز یا خۆ ئەبێ گۆڕب بۆ چوری و لە هەمان کاتا دەبێتەوەی قەڵەوی لەبەرەوە خەتەراتی دوو جارە شەکری فرۆکتۆز و خەتەراتەکەی وەکو خەتەراتی شەکری عادی نییە کە لە دانەوەڵەکان و لە مەسەن لە پاقلەمەنیەکانە کە بێتەوە ئەوی هۆرمۆنی ئینسۆلین بەرز بێتەوە و لە ئەنجامی هۆرمۆنی ئینسۆلینا و لە هەمان کاتا و ئینجا خانەکانمان مەسەن بۆ منە بگۆڕێ بۆ چوری بەڵکو مباشرەتەن لە ناو جگەرا بێت چوری حتا هەندێک دیراساتێ کە لە سا 5 بۆ لە سادەی مباشرەتەن ئەگۆڕێ بۆ چوری و بەبێ ڕسپێکتیڤ وەخوڵێ بەبێ هیچ وەکۆڵێ هاوکێشەیەکی کالۆری یعنی بۆ نمونە لەم کاتە کە زۆریش برسیتە و لەش کەمی و نەقسی و کالۆری هەیە پێویستە لەش تەوان کۆی کاتوانە هەرچەندێک کەم بخۆیت ئەو هەرێکا بە چوری یعنی هەرچەندێک لەش پێویستی پێیەتی بە کالۆری زیادە بۆ سەرفکردن باشە کە خواردە فرۆکتۆز زۆربەی زۆری گۆڕە بۆ چوری سەرچاوی وزە جەستە سوودی لە نابینێت ئیسفادە لێ ناکات زۆربەی زۆری نانە بە هیچ شێوەیەک ینی بۆ هەندێ ئەگەر لەشت بگاتە زۆر نەقسەوە لە ئەخیرە هەر سەرفە بێ بەڵام مباشرەتەن زۆربەی زۆری ئەخت قەت خۆتە ئێمە فرۆکتۆز ناخۆی بە تاقوتەنێ ئەگەر کابرایە بە تەنها بۆ نۆ ڕۆژەکەی بە 2 سێ و پرتەقاڵ بشکێنێتمانە تا ئەخیر هیچ نەخوات تەمان لە ئەخیرا سەرفە بێت بەڵام تو مشکلەکەوەیە چوری تەندروست چوری کی زۆر ئەخۆی کە زۆربەی زۆری ناتەندروستە و لە هەمان کاتە پرۆتینەکانی زۆر خۆیمانە ئەمانە پاسوەیەکان زۆرترە بۆ میتابۆلیزم و لە هەمان کاتە فرۆکتۆزە خۆی لەبەر فرۆکتۆزەکە مباشرەتەن یەکسەر گۆڕێ بۆ چوری لەشتەوە ڕەنگە زۆربەی کەس لە کاتی چا خواردنەوەی دکتۆر چەندەن کە خورما بخوات بە چاکەوە بڵێ لە شەکرەکە باشترە ئەم چەندەن کە خورماش ئەتوانین بڵین هەمان کاریگەری خراپ هەر لەسەر جەستە دروستەکە وەکۆڵی لای خەڵک زۆر قورسی نەکەین دائما من خۆم یەکی بوو کەسانێکەوە پەیڕێ بە ڕژەمی خۆراکی تۆ سزەم خۆت زانیم چەند مقابلاتمان کرد لەسەرەوەمانە ئەتوانی بڕێکی کەم بخۆی بەڵام کێشە لە چیایە مرۆڤی عادی لە بینی 25 بۆ 30 گرام لە ڕۆژەکە فرۆکتۆز کێشەمان نییە ئەگەر شخصێکی صحیوی شخصێکی بەسەن جوڵ و حرەکەت هەبێ وەرزشەکەی تۆمانە لەش ئەتوانێت وەکۆڵی جگەر ئەتوانێت تعامل لەگەڵ ئەو 25 گرامە بکەمانە بەڵام ئەگە ملاحەزە بکەیت 25 گرام تقریبا 100 گرام میوەکات 100 گرام میوە تقریبا 20-25 گرام شەکری تایەمانە بەس ئێمە معاملە لەگەڵ ئەوە ناکەین هەندێک کەس هەیە لە ڕۆژێکە بەلای کەمێک کیلۆی بۆ کیلۆنیە میوە ئەخوات کیلۆی بۆ کیلۆنی ئەگەر 1 کیلۆ میوە بخوا هەندێک 2 کیلۆش خوالی معلوماتەکە پرتەقاڵ خەڵکم بینیوە لە یەک وەجبە لە یەک سەرڤینگە 2 کیلۆ پرتەقاڵی خواردن لەبەرەوە ئەم 2 کیلۆ پرتەقاڵە بەلای کەمێ 200 بۆ 250 گرام
چیتە فرکتۆزیتە دەوەرە تعامل کرد لەگەڵ 250 گرام فرکتۆز لەگەڵ ئەوەش هەموو خواردنەکانی کە تەمانما هەر وەکو مشەهی ئەخوام لە حەزوو کە کەسمان نییە ئێمە پرتەقال بخۆین یاخو مۆز خۆین وەکو ژەم لە حەزوو کەسێ بڵێ من ژەمەکەم داناوە بەزمی نا بەعکسەوە تۆ دوای ئەوەی کەوا چەوری و پرۆتین و بڕێکی زۆر لە کاربۆهیدرێتی عادی خوارد بە شێوە گلوکۆز و لە هەمان کاتشا لە بینی ژەمەکان دانیشیت ئینە خۆتمان لەبەرەوە ئەگەر بڕێکی کەم خۆی ئەو کێشە بۆ دروست نابێ بەڕێی من باشترینشت ئەوەیە کە 100 گرام میوە تقریبا 20 گرام ئینیتیا فرکتۆزیتە من شخص خۆم لە بینی 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژدارێ 100 گرامەکە چی ئەکا بۆ 100 گرام شوتی 100 گرام مۆزێکی عادی ئەکا یعنی دانە کێشەکەمان چییە لێرە ئێمە تعامل لەگەڵ میوە وەکو تێربوون ئەەکەین ئەوە غەڵەتەکەمان سەحرخان نابێت تعامل لەگەڵ میوە وەکو ژەم بکەیت میوە بریتە لە یەکێ لە دڵکاسەکانی سروشت یعنیکە لە تامە خۆشەکانی سروشت وەکو هەدیەکە بۆ تۆ و نەک بۆ ئەوە کراوەتەوە وەجبەیەکی لێ بخۆی کە تێر بخۆیتەوە یعنی وەکو چۆن جاران بە مناڵی مەسەڵ نەچکلێتێکیانیانی وەکو تام دوایی کە من لە جەژ نابوون منە گەربیر بێ ئەو کاتت پیانوتین دایکمان و باوکمان پیانوتین زۆر مەخۆ کوڕم بۆی نان ئەخۆی دوایی وەکو تام وەکو تام دەم خۆش دەم شیرینکردنێ لەبەرەوە ئەگەر بێت و هەمومان بڕوانینە میوە وەکو دەم شیرینکەر قەت تووشی تووشان نابین سێوێ قاشێکی لێ بخۆ بەزەبەت سێوێ قاشێکی لێ بخۆ و هەموو ڕۆژیش مەی خۆ و هەموو ژەمێکش مەی خۆمانە لە زۆر تەبیعی ڕۆژینا ڕۆژە لە تێ مۆز خۆ هەردوو دائیمەن بگەڕە بە دوای هەموو ئەو میوانی کە زۆرتر کەمتر شیرینن حتا ئەتوانیش زۆر شیرینەکان مەخۆ سێوێکی سەوز خۆ مۆزێکی سەوز کە هەمووی ڕیشاڵی تەندروستە و لە هەموو کات تامی خۆشیشی هەیەمانە دکتور شوتی هاتووە بەڵام زۆر کەسیمیەتی بە تایبە شوتیەکڕێ اینجا کێشەیەکی کەشمانە سەحرخان هەموو ئەو میوانی کە ئێستا لەبەردەستن هەمویان مۆتور بەکراون هایبردن هایبردانی چی یعنی ئەمانە لە ئەنجامی هەزارها جار مۆتور بەکردن دانانی دەستکاریکردن تاوای لێ هاتووە زۆربەی زۆری بۆ بە شەکر بۆ نمونەی سەرمونێکی بەسیط پێڵم کاڵەکی کێوی هەیە لە وڵاتێمان ناوێت زۆر نەماوە بەزە وڵاتانی کە کاڵە کێوی هەیە هەنجیری کێوی هەیە هەنجیرێکی کێوی بێت لەگەڵ هەنجیرێکی خۆمانە مقارنیان کە ئەوەی کە بلا معنە ئاژەڵ و حیواناتی خۆمانە یەک لە سەردەی هەنجیرێکی خۆمان شەکریتی فرکتۆزیتیانێ زۆر کەمیتیان زۆربەی زۆر ڕیشاڵ و چییە ڕیشاڵ و ڤیتامینەکان و کانزاکانە بەڵام ئەم هەنجیرێکی ئێستا ئێمە خۆین ئەمە بەرهەمی هەزارها جار لە یەکدانی خۆتەزانی جینیە لە بینی ئەو نیە مۆتۆر بەکردنی ئەم ئەو حتا وای لە هاتووە زۆربەی زۆری پێکاتە تەندروستەکانی لەدەست داوە بەڵام لە هەمان کاتە تەنها ئەو کەماوەتە بریتە لە چی بریتە لە شەکرەکەی ئەگەم لە حەزە بکەیت کۆن هەگەر هەر لە ماوەی 20 ساڵ بە 30 ساڵە هەنجیر ئەوەنە شیرین بوو کە ئیسەر نا یا ئەگەر ئەو کەسانی کە کۆن زۆر مەسەن بۆن بیریان بێ مەسەن لە پەنجاکان و چلەکان قەتوانە بوو بەڵام ئێستا وای لە هاتۆ میوەکانمان هەموو دەستکاری کراوە جینیان ئەمە دەستکاری کراوە تەنها گوێ بۆ ئەدەن تا کامەی زۆ شیرین بێ بخورێتەوەمانە لەبەرەوە دایان قات زیاتر لە میوە کێویەکانە میوە کۆن لە مێژوودا بە شێوەیەکی سیزنەڵ بووە یاخو بە شێوەیەکی چی بووە بە شێوەیەکی وەرزی بووە مەسەڵ بۆ سەحرخان تۆ لە بەس تەنها لە مانگی 3 و 4 توانیتە تۆزە شلیک و تۆزە شتۆمانە کە بەفر بۆ هیچ بە هیچ هەر میوە نەبووە کە چووتە هاوین زۆربەی تا پاییزی هەندی میوە کە دروست بۆ تۆمانە لەبەرەوە زۆر ناڕەحەت بووە دەستکەوتنی میوە بەم شێوەی ئێمە و ئێستا وەسایلی کۆڵی هاتوشە زۆر بەهێزە لە ئەمریکایش لاتینیۆ بەما بە تیارە ئەگاتە لای تۆ لە ماوەی 2 ڕۆژە ئەو نەکتارێکە لێرە نییە لەوانێ بۆسی یەکسا ئەگاتە دەسەوە و سەلاجەکەت کەەوە هەموو دەقێنێت لەبەرەوە پێویستە یەمە سەر پرسیارەکەی جەنابەت چۆن یەکەم کەم بخورێ دووەم مباشرەتەن نەخورێت دوای بەربان ئەوە خەتەرترین شت ئەوەیەکەوە مباشرەتەن لەگەڵ بەربان بخورێت ئەو کاتانی کە بە ڕۆژوو ئەبین ئەمەش زۆر ینی لانیکی زۆر بەهێزە لە ڕۆژوشکان ئەگەر تێ کێشە زیاد نەکا و سووری تەندروستی لێ بینی ئەوەی کە لەو کاتە بۆ مای 5 ساعت و نانی نەخواردن لێرەدا خانەکانت بەرامبەر هۆرمۆنی ئینسۆلین زۆر هەستیارن ئەو هەستیارەی کە لە ئەوقاتی عادیە خەڵک نێت بۆ ئەو کەسێک کە شەکری هەیە بریتە لە چی بریتە لە خانەکانی لە ئەنجامی زوو خواردنە لە ئەنجامی خراپ خواردنە هەستیاریان نەماوە بەرامبەر هۆرمۆنی ئینسۆلین دەرگای بۆ ناکاتەوە شەکرەکە بەریتە ژوورەوە بەڵام لە دوای 15 ساعت ئەو هەستیاری ئەگەڕێتەوە بە خانەکانمان طبعاً خۆشبەختانە شتێکی زۆر باشە لێرەدا خەتەرەتەکە ئەوەیە نابێت بە سەریعی هۆرمۆنی ئینسۆلین بەرزکەیتەوە چکە بۆ چی چەوری ئەخۆی لەگەڵ شەکرەکە هەموو ڕاتە ناو خانەکان تۆ لەبەرەوە هیچ ئیسفادەی تەندروستی لە نامێنێت لەبەرەوە ئازان پێویستە لە کاتی بەربانگە
بە هەموو شێوەیە محاولە بکەین بە شێوەیەکی تەندروست هەندێک پرۆتینی وشک خۆین چاوری لەگەڵانە بێ ولی هەمان کاتشا کاربۆهایدرێتی لەگەڵانە بێ بۆ نمونە ئەگەر بتۆ بۆ نمونە یەک پارچە سنگی بریشک لەگەڵ تۆزە زەڵاتەی بێ چاوری وشک خۆی ئەمە یەکەم جار بەس تەنها بە ئەوەی حساسەتی هۆرمۆنی ئینسولینی کەم بێتەوە دوای نیم سەعات اینجا ژەمە سەرەکیەکەت خۆی ئەوە باشترین ڕێگەی تەندروستیە حتا ئەگەر دوای چاوریش خۆی حساسەتی خانەکانی بەرامبەر هۆرمۆن ئینسولین ئەچێتەوە نۆرماڵ لەبەرەوە زۆربەی زۆری ناڕاتە ژوورەوە من بیستمە ئەڵێن بۆ نمونە وەک دەستپێکێک بە سوپێ شۆربایەک دەست پێ بکەن بەوەی کە بە قسەکەی جەنابەت گەدە وردە وردە ئیشی خۆی دەست پێ بکاتەوە وردە وردە اینجا ئەو خواردانەکە حازر کراوە بخورێ ئەمەش باشە بەتاکیدی بەڵام باشترین شتێ سوپەکەت چاور نەبێت لەبەرەوەی کەواوەکو باسم کرد لە بیدایە تا زۆر خانەکەت بەرامبەر هۆرمۆن ئینسولین حساسە ئەگەر شتێکی چاوری بخۆی یەکسەر ئەچێت شوێنی خۆی یان لە ماوەی ئەوەی کە نۆرماڵی مەسەن بۆ بە چەند سەعاتێک ئەو چاوریانە ئەچێتەوە شوێن خانەشانە چاوریەکانمانە لە ماوەی چەند دقیقەیەک ئەچێتەوە شوێنی خۆی کولشی هەست بە ئەو کۆڵی نەقسە کە کالۆریەکانی نەقس بووە زۆر بە سەریعی ئەو نەقسەی لێون بۆ کابراایکی ڕزیل پارێکی زۆری ون کردووە یاخود صرف کردووە کە ئەگات دەستێکاتەوە پارە جاری دووەم بە سەریعی ئەوەی کەەوەی کە صرفی کردەوەی خاتەوەی ناو گیرفانی بە هەمان شێوە لەشمان بەڵام ئەگەر بێت و بە شێوەیەکی کەم و بۆ ماوەیەکی کورتخایەن مثلا ئەو حساسەتی نێڵیت دوای سێرەکەی بە طبیعی حاڵ چاکە بێت لەبەرەوە پێویستە لە ماوەی نیم سەعاتی یەکەمە بە ژەمێکی کەم شۆربایەکی مەسەن بۆمە سەوزەوات یاخۆ نسکێنە بەڵام زۆر چاور نەبێ بیخۆ بۆ فترەیەکی کەم و بڕەکەشی کەم بێ ملاحظەکەی خەڵک لای من نوێژەکە مەسەن ئیفتارەکە و دوای لە ئەخیر دوای نیم سەعات ئەو باشترین ڕێگەی تەندروستی بۆ ڕۆژوشکاندن بەڵام بەداخۆ لە سانەوە پێنجی خەڵکی جۆنایەتەوە یەکسەر هەموو ژەمەکەت لە ماوەی دەدەقەی یەکەم و چارێکیەکە ماوەخۆ بەعکس ئەگەر بتوانی شتێکی بکەیت ئەگەر بتوانیت دوای سەعاتێ نان بخۆیت زۆر بەس خەڵک تااقەتی ئەوەیە مشکلەکە خەڵک خواهەتی بانەکە زوو بات و ڕۆژەکە چۆن بانگ با و زۆر هەمووی کاوانە بەعکسەوە ئەگەر لە حەزە بکەی بۆ ما ئەو سوپەی کە سەحەرخانوتی بیخۆ سوپێکی بچکۆلێکم دوای سەعاتێ نان بخۆ نیوەی ئەو پێ ناخورێت کە لە یەکەم جار بە هەڵپڕ نانخۆ ڕێک ڕبعێکی ئەو پێ خورێکەوان باشە و تەندروستی شەبێ و زۆربەی زۆر کانزەکان و معدەشی تێک ناچێ و مەشاکلی معدەش بۆ دروست باش دکتۆر چاو قاوە ڕەنگە زۆربەی زۆری ئێمە ئەمەمان بیستبێت و خۆشمان ڕەنگە ئەمەمان بینی بێکە لە کاتێکا کە ڕۆژوان ڕۆژوو ئەشکێنێ بڕێکی زۆر لە چاو قاوە ڕەنگە بخواتەوە بە تایبەت چاکە لە لای خۆمان زۆر ئەخورێتەوە ئەڵێ ئەو ماوە زۆری کە من شلەمەنی نەچۆتە لەشمەوە ئێوە بۆ شێوازە تعویزی بابەتەکە باتەوە ئەمان چۆنە باشە بەو شێوازە زۆرە چاپ بخورێتەوە یاخود چۆن چۆن باش نییە چاوقەوە هەردووکیان بە شێوەیەکی گشتی کەفاینی تایە کەفاین کاریگەریکی باشی هەیە بتوێنێتەوە ئەنتی ئۆکسیدنت ینی دژە ئۆکسێنەر ئەمانە بەڵام لە ئێواران چاوقاوە زۆر خراپە یەکەم لەبەرچی لەبەرەوەی کەوا خەوێکی تەندروست بژی ملاحەزە بکە کە تۆ 4-5 قاو بخۆیت لە ئێوارانە ئەتوانی بەوکو عادەتی خەوێکی تەندروست ناتوانانی لەبەرەوەی دائیمەن هێور ناکاتەوە عکسەکەی ئەگەدار تەکاتەوە مەشاکل بە دروستکە و لە هەمان کاتە چا بە شێوەیەکی گشتی کە ئێمە ئیخۆین دوای یەکسەر دوای نانخوار و زۆر ناتەندروست لەبەرەوەی چا هەندێک ماوەی تیا کیلەیتینگ ئێجنتە واتە وەکۆڵەی هەرچی پێکاتە خۆراکیەکانە ئەگرێت مەسەن بۆ نمونە زۆربەی زۆری کانزا قورسەکانی وەکو ئاسن و مەگنیسیۆم و زینک و ئانی کە زۆر بەمان کێشەمان هەیە لەگەڵ مەسەن بۆ زینک ملیارێک کەستە سەر ئەرزا 2 ملیار کەستە سەر ئەرزا نەقسی زینکی هەیە لەبەرەوەی خواردنانێکی خۆی چی زۆربەی زینکیتیانە خواردنی بەحری ناخۆین هەموو ئەمانە ئەیگرێت پێوتە کیلەیتینگ ئێجنت واتە نایڵت چی بێت نایڵە هەڵمژرێتەوەمانە لەبەرەوە ئەگەر چات خوارد بەڕێی من جارێک خاصەن لە ڕەمەزانە جارێک کەم جار مباشرەتەن دوایین مەیخۆ مباشرە و ئەگەر خوارد زۆر خەفیف بخۆ و ئەقل ساعات و نیمە مەجای خۆراکە بە تا بڕێکی باشی لەو کانزا و ڤیتامینانە هەڵمژرێت اینجا دوای چاکە خۆ بەڵام ئێواران هەخۆی زۆر نات زۆربەی کات لە پارچەوی شاخورێت ئەمەمان زۆر بیستوەڵە من چام نەخواردووە بەیانی کا لە سەلەخەو بۆی ئەوە نەتینومە بەعکس خەوی لە ناکەوێتەوە لە ناو لە پارچەوە چکە کەفاین کە زۆر خۆی خەو لێ ناکەوێت و مەشاکلی ئەو بەدرسەکە لە غیری ئەوقات ڕەمەزانە هەر دقیقە چاو قاوت خواردەبا لە ڕۆژا بێ باشترە کە چوتە ئێواران ئیتبەتاڵاتی کەفاین کەم کەرەوەی بتوانانی خەوێکی تەندروست بژیت ومانە بەڵام لە کاتی ڕەمەزان ئەگەر چاکشی خواردو ئەقلەوە بەلای کەمێ ساعاتە مەجای ئەو خۆراکە بکەوە بەتەواتی هەرز بێ و هەروە زۆربەی زۆری ئەو کانزا قورسەکان باسم کرد کە هەڵمژێت بەبێ تەسیراتی ئەوەی کەوا کیلەیتینگ لە ڕووی چاوە دروست بێمانە باس ئەو خواردنەوە تەندروستانی کەوا زۆر باشن لە کات بکە برتێ لە ئاوی لە مۆسر کەیسێەوە منیش لەو کەسانی کەوا دائیمەن بۆ هەموو زۆربەی ئەو کەسانی کەیان بۆ لامان بۆ کلینیکە نشمان کەوا برەو بەوە ئەدەم کەوا
پێویستەکە ئاوی لیمۆ سرکەی سێو بخۆیتەوە ئاوی لیمۆ سرکەی سێو یارمەتی گەدەدا سرکەی سێو شکری خوێن کۆنتترۆلەکە سرکەی سێو هەوکردن لە شتاکەمەکات و سرکەی سێو ئەنتی ئۆکسیدنتی تایە سرکەی سێو بڕێکی باش لە چاوری سوتان ئەنزایمەکانی وەکو AMPکەمانە هانەدا و لەبەرەوە ئەوەنی کە چاوری سوتان هەر بەردەوامە بێت ومانە بەڵام سرکەی سێوی ئەسڵی دکتۆر بەڵێ ئەمەمان لەبیر نەچێ جا سرکەی سێو هەندێک لە کەسەکان ئەڵێن ئەگەر گەدەیان ئەزێتی هەبێت و خۆی نەخۆشی هەبێت بە سرکەی سێو ئەوەنەی تر هەستیاری بۆ دروستە بە ئازا ئەمە چۆن بەکاری بێنن کێشە زۆربەی کاتاوانیە زانی بۆ زۆر بمان غەڵەت گەشتونێتەوەی ئەو کەسانی کەوا مەسەن کێشەیەکی باسی کێ ناکەم قورحەی مایدەی هەبێەوە تەوان نابێت بمانە بەڵام ئەگەر ئەو زۆربەی کەس ئەو کەسانی کەوا ترشەڵۆکیان یەتەوە ناو دەبیان بلا حەزە بکەیت بێتە ڕگۆرجتەیشن ینی ترشەڵۆکی ناو ئەمە بە پێی زۆربەی دراسەکان دەرکەوتووەکەوە ئەسیدیتی ناو یاخود ترشێتی ناو گەدەیان کەمە کە کەم بوو لە بینی سوێنچک و گەدەی مرۆڤ هینێکمانە زمانێکمانە پێوتە کاردیا کاردێک سفینکتەر یاخو ئەو زمانێ ئەکرێتەوە لە ئەنجامی زیادبوونی PAG یاخو بڵین کەمبوونەوەی ترشەڵۆکی ناو گەدە لە ئەنجامە کە زمانەکە کرایە زۆربەی کات ترشەڵۆکانیێتەوانە کەواتە بەچی بتوانین بەعکس بتوانین ترشەڵۆکی ناو گەدە بەهێزکەین کە باسم کرد زۆر ضرورە بۆ کوشتنی هەرچی بەکتریای ناتەندروست یەکێکە لە بەقوترین نینەکان و کۆڵی بەوابەکان و بڵین حرسەکانی ناو لەشی مرۆڤ کە ناوە هەرچی بەکتریای خراپەیە لە ڕێگەی خواردن و ئەوە ئەی کوژێکە ترشەڵۆکێکی بەهێز بێ کاتەم بکەی بخورێ دکتۆر بەڵێ ئاوی بۆ سرکەی سێو بەسمە کەسێ ئەگەر ڕۆژوەکەی کردو لەو کاتەیە کە چەند سەعات نانی نەخواردووە کاتەکە بەڵێ ئەتوانی یەکەم جار بە خەفیفی دەست پێ بکەی بڵێ یەکەم جار بە خەفیفی دەست پێ بکەیت بەعکس و بەهێزتری ئەەکەی ترشەڵۆکی ناو گەدەت بەهێزتر ئەەکەی بۆ بتوانێت ئەو گۆشتەوە تێزۆرەی کە ئەی خۆی خۆتم لە حەزم کە هەیەکە لە کاتی بەبانگدان شێمەس مەلایکن نیو کیلۆ گۆشت و مریشک و ئەشتانە ئەخوامانە بەرە بەهێزتری ئەەکەین ئەتوانێت تۆزە بە خەفیفتر دەست پێ بکای یەکەم جار وەکو لە کاتی بەربانگانی ئاوی زۆرتر تێکە بەڵام کە دوای نانی خوا ئەتوانێت زیاتر خەستری کاتمان کاتە یا ئاوی لیمۆ یان سرکەی سێو کەڵایی باشترە زانی بۆ ئاوی لیمۆ ستر کەسیتە کارگەری زۆر چاکێ بۆ گورچیلەکانمان ئەو لەبیر نەچێکەوە لە کاتی ئەمە 15 ساعت ئاو ناخۆێنە لە ڕەمەزانە گورچیلەکانمان هیلاکە بێ باشتریشت ئەوەیە کە ئەوەی یوریک ئەسیدمان بەرزەبێتەوە ستریک ئەسید وەکۆڵی هاوتاکردنی کریستاڵەکانی یوریک ئەسیدەکان ناو گورچیلێ مرۆڤ بە کوردیەکەی توانین بڵین ینی نایەڵە تووشی بەرجی گورچیلەوی زراوت ئەپارێزێ ئەمانە و لە هەمان کەتا ئەسیتیک ئەسیدی تایە ناو سرکەی سێوە ئەوش کاریگەری چاکیە بە دابەزینی کێش و بەرزبوونەوەی هۆرمۆنەکان ئەو ئینزایمانەی کەوا چاوریستان دارەکەن